طبعا بەڕێزان لای من ئەو دەنگە خۆشترین دەنگی ژنە ڕاستیەکەی، یعنی هەتاوەکو ئێستا هیچ ژنێکم نەبینیوە کە ئەڵبەتە بە تێگەیشتنی خۆم بە ئیستاتیکای خۆم بە بۆچوونی خۆم هیچ دەنگێکم نەبینیوە کە هێندە خۆش بێ بەڕاستی، هێندە سازگار بێ. ئەوتم باو دێڕێشی ئەوە ئەو کەلیمەی یەکەم گوێتان لێ بێتەوە یەکەی کەسەکەمی تر. ئەمێ لێرەوە بەدەم ڕێگاوە هەروە تۆزێ قسە بکەم، ئیتر لێوێ بە دواوە بەجێتان هێڵم. شەو قسەیەکم کرد لەسەر پاڤڵی جەلا تاڵەبانی و ئەمانە هیچێ لە قسەکان قسەی جەلا تاڵەبانی بووکاڵێ بە پاڤڵ و قوباد ئەڵێ من کوڕێک و کەلێکم هەیە، بەڵام ئەمڕۆ سەرچاوێکی دەقیق بۆی ڕاست کردمەوە ئەڵێ ئەو شتەوانیە بە هەڵە ئەو قسەیە هاتووە. ئەو کاتە قوباد قژی زۆر درێژ بووە، خۆشە لەزان کە لە ناو کەلتوری ئێمە بۆ عەقڵ و تەسەوری جەلا تاڵەبانیەوە وتوێتی من کەلێک و کچێکم هەیە، چونکە پاڤڵی بەوە زانیوە بۆ قوبادیشی بە کچیان لەبەری کە ناسکۆڵە و نووسکەلە و قژ درێژ و ئالم بابەتانە بووە، کەچی ئێستا پیاکەوتووە بە خاوەنی دەیان سەدان نازانم بلیۆن دۆلار و خەڵکی دزی و تاڵانی. لەبەرەوە ویستم ئەوە ڕاستکەمەوە بۆی هەر کاتێکە ویستان قسێبن هەر چەندە لە ڕوانگی عەقڵی منەوە هەزارانی وەکو قوباد تاڵەبانی حەدیان نییە بە پاشنەی پێڵاوی کچێکی شەریف بوون منە. و بۆیە گۆرانی ئەو کچیشم ئەو دیێڕەمدانا تا بڵێم ئەوەش خانمێکە کە ئەو گۆرانی ئەڵێ بۆ دەنگە خۆشەوە کە ئەتوانم بڵێن هەموو مێژووی بنەماڵەی تاڵەبانی لە ژێر پێشنێکی ئاوایە کە گۆرانیەکەڵێن. ویستم ئەوتان بۆ ڕاستکەم. پاشان عەزیزان، بەداخەوە کە میلەتی ئێمە بۆیش هیچ کاتی دەستی بە ڕزگاری نەگەیشتووە، پیاوێکی تیا هەڵ نەکەوتووە هەتاوەکو بیگەێنێتە کەناری ئارامی، لەبەرەوەی کە نەبڕوای بە ئازادی هەیە، نەبڕوای بە جیاوازی هەیە، نەبڕوای بەوە هەیە کە بەیەکەوە ژیان هەیە و خەڵکانێکی ماندووە و خەڵکانێکە جگەل لە جوێن و لە بێحرمەتی و سوکاتی یەکشی کە نازانێ جوێندان و سوکاتیش بچێ بە ئینسانە شەریفەکانی ناوم کۆمەڵگایی ئێمە. بە دێژایی ئەم مێژووە کە من شەڕی ئەم دەسەڵاتە دیکتاتۆر و فاشی بنەماڵی بازانی و تاڵەبانی و چەتەکانێک و گۆڕان و حەمەی حاجی مەحموود ئەوانم کردووە جگەل لە جوێن و بێحرمەتی هیچ شتێکی ترم بۆ نەگەڕاوەتەوە بەڕاستی. لەسەر پارتی قساکەم گروپێ دەسەکەن بە جوێندان و بە ئیهانەکەتن، لەسەر یەکێتی قساکەی هەر بە هەمان شکڵ کۆمەڵی چڵکاوخۆڵ و چڵیت و هەرپەرست یان دەسەکەن بە جوێندان. دژی گۆڕان کە قسەمانەکە دەیان فایدیان پێچایەوە، هەزاران بێحرمەتیان پێکردن لەسەر وتنی ڕاستی ئەوەی کەوتە بابە نەوشوام مستەفا لە دوجاری لە تەمەنی خۆیان خۆی دەستێکی کرد بە میزڵانەکەی خۆیان خۆی فش کردەوە، باوکی هەژاران نەبوو بەڵکو باوکی کچ و کوڕەکەی خۆی بوو کە چەندین ملیۆن دۆلاری بۆ مناڵەکانی خۆی بە ناوی گۆڕان و ئەوانەوە دزی وهی بە مناڵەکانی، کەچی خەڵک نایە ئەم ڕاستیانە بزانێ بەڕاستی. من بۆیە ناشرین بووم لە حەقیقەتە لە لای دز و جەردەکان ئەگەنا لە لای ئینسانە شەریف و پاکەکان جوانترین بوونەوەرم نە بە قسەی خۆم، بە قسەی هەموو ئەوانەی کە ڕۆژانە ئەیان بینم و ئاگیان لە قسە باسەکانم، بەڵام لە لای دز و گەنەخۆر و ساختەچی و دەستبڕ و ماستاوچی و نۆکەر سیفەت من کەسێکی خراپم. پاشان دژی جەماعەتی حس قسەم کردووە حەمەی حاجی مەحمووانە جگەل لە جوێن و سوکاتی شتێکی تر نییە، یعنی گفتوگۆ ناکەن، مناقەشە ناکەن. مەسەلەن تۆی دژی مەلا لەتیفی سەلەفی قساکەی ئەڵێ بابە لەتیفی سەلەفی بابە ئەمانە بە ناوی ئاینی ئیسلامەوە خەریکی ڕابواردنی خۆیانن، شەوانە چوار ژنیان هەیە بەسەریانە دوور لە ڕوویەوە ئەپەڕن، ئەمانە لەسەر حسابی ئێوە بە سەدان ئینسان گوێ لە لەتیفی سەلەفیە گرێ ناتوانێت ژنێ بێنێ، بەڵام ئەڕوا گوێ لەتیفە گرێ کە پۆشتە و پەرداخ خاوەنی چەندین سیارەی دەرە، خاوەنی تەلەڤیزیۆن، خاوەنی ڕادیۆ، تۆ کاتی پرسیڵی بابە ژیان ئەمانەی لەکوێ هێناوە کەشی بێحرمەتی پێکەن، جوێن سوکاتی پێکەن. ئەی هاوار یعنی معقول نییە ئینسانە نەبێ گوێ لە ڕاستیەکان بگرێ، گوێ لە حەقایقەکان بگرێ. ئێبابە پرسیارە پرسیار ئەڵێم ئەم کابرایە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و چوار ژن و ماڵ و فڵان و فیسارەکانی لەکوێ هێناوە، نەکارەکە نەکاسبیەکە بە موچەیش ئەم پارەیە پێیان ناکرێت. ئەگەر ئەمە پیاوی سعود و پیاوی بنەماڵی بازاری و پیاوی فڵان و فیسارەکان نییە و پارە لەوان وەرناگرێت، ئەگەر ئەم دەور و دوکانە ئەوان بەندانناوە چێ بۆی داناوە چێ بۆی داناوە با من لەم یاریت تێبگەم. ئێوە بۆشی ئەوەندە بێویژدانن،
بۆچی بە چوار قسە ئەخەڵەتێن بە ناوی دینەوە بابە خدا زۆر لەوە گەورەترێت تۆ بێ دابنیشی حسابیکەی لەگەڵ کابرای هوەتی سەلەفیە یان ئەم شەو باسی چیم کردووە باسی دکتۆر هەیە دکتۆر عەبدولواحید زیاتر لە 15 کرد لە شوێنکەوتوانی ئەم کابرایە جوێنی ئەخلاق و سوکاتی بە ئارام ئەحمەد پرسیارم کردووە ئەڵێم ئەم کابرایە ئەوەی کە فڕی بە زانستەوە نیەتی کۆمەڵەشتی دروست کردووە هەمووی تەزویرین بە پارە کردوێتی خەسەخانەی کردوتەوە بای چەندین ملیۆن دۆلارە پرسیارەکەم کاکە خۆ عیب نییە ئەڵێم ئەم کابرایە ئەم دکتۆرە ئەم خەسەخانەی لەکوێ بوو کە بای 2 ملیۆن دۆلارە یەکە دوانەشیشیوە ئاوا خەسەخانەی هەیە کاکە لەکوێ هێناوێتی ئەڵێن وەڵا کاکەرام ئەم دکتۆر عەبدولواحیدە کاکە خزمەتی خەڵکەکە کاکە نەخۆش ئەبینێ بە خۆڕایی کاکە دەرزی و دەرمان بە خەڵک بە خۆڕایی باشە لەکوێ هێناوە ئێمە سەرچاوی ئەمە لەکوێ زەحمەت نەبێ عەزیزانی من خۆ ئینسان لەسەر ڕاستی وتن کافر نابی باشە پرسیارەکە ئەوەیە ئەم کابرایە خەسەخانەی 2 ملیۆن دۆلاری لەکوێ هێناوە زەحمەت نەبێ بە پارەی چی ئەتوانێت نەخۆش ببینێت و پارەی لێوەرنەگرێ بە پارەی چی ئەتوانێت دەرزی و دەرمان و حەبا بە خەڵک بەناوی یارمەتی و خێرخواسیەوە پارەکەی لەکوێ هێنێ ئەی هاوار خۆ نابارێ ئەمە کاکە خۆ نابارێ بەڕاستی ئێوە بۆچی ڕاستی لە مۆزوعەکەتانە نییە کاکە ئینسانی مسلمان یعنی ڕاستگۆ بڕۆن مێژووی عومەری بنی خەتاب بخوێنەوە کاکە باشە بڕۆن مێژووی ئەوانە بخوێنەوە کە خزمەتی بەشەریەتیان کردووە لەکوێ هێناوێتی زەحمەت نەبێ جارێ بەر لە هەموو شتێ ئەبێ سەرچاوەی داهات و خەسەخانە و پارەکانت دیاری بێ ئینجا تۆ بێدابژی خێر و خێراتکەی تۆ وەکو جەماعەتی یەکگرتووی ئیسلامی ئەو کاتە ئیخازە ئیسلامی بوچیان پێوسای 92 ئەوانە وەکو ئێستا لە بیرمێ ئەو جارش من دژی ئەم تەسەوور و ئەقلێتە بووم ژنێک کە شەڕی ناوخۆ بوو خەڵک نانی نەبوو ژیانی نەبوو ژنێکی ڕووسوری هەژاری قوربەسەر بە کۆڵێ مناڵەوە ئەچوو بۆ لای یەکگرتووی بۆ لای ئەغازی ئیسلامی ئەیوت وەرە لە خزمەتتان فەقیر و هەژاری تۆ فەردەیەک ئاتیایە ئەی باش فەردە ئاتەکەی ئایا جاری دووهەم ئەیوت خوشکی بەڕێزم تۆ پێویستە سەرپۆش بی بەسەر تا و فڵانە فیسار ئەویش فەقیر و هەژارە بەسەر چاو سەرپۆشیا بەسەریە لە دوایی یا بۆ جاری سێهەم ئاتەکەی کەمە کردەوە اینجا ئەیوت پێویستە تۆ بە پۆشتە و پەرداخ بیت و ئەبێ ئەوەکەیت و ئەوەکەیت و لە دواییشە پێویستە ببی بە نازانین بزوو حیزبەکەی ئێمە و ئەچون ئەیان کرد بەیەکەوە یعنی سوء استیفادەیان لە هەژاری ئەکرد یعنی لەبەر خاتری ئەوە نەبووە کە یارمەتی بە هەژاران کەن لەبەر ئەوە بووە کە سوء استیفادە لە نەبوونی و هەژاری ئەو خەڵکە قوربەسەرە بکەن بیانکەن بە پیا و بە نۆکەری خۆیان هەروایشیان کرد بەڕاستی باشە عەبدولواحیدیش هەروە ئەکات عەزیزان هەر هەمان شکڵە ئەبێ سەرچاوەی داهاتەکەت دیاری بێ ئەگینا ئەو سامانێکەکەتە لەکوێ وەکو شاسوار ئەچێ لە ڕەمەزانە لە ئێوارەیەکە 200 دانە خەڵک کۆکاتۆ لە مەلاو لەکوێ وەڵا کاکە داوەتی من ڕۆژەکەتان لێ بشێن ڕۆژوو بە پارەی دزی ڕۆژوو بە پارەی تاڵانی ڕۆژوو بە پارەی 10,000 پشک لە مەنتیقەی سێمانیە ئەی هاوار ئەم مامۆستا ئاینیانە ئەزانن کە سامانی ئەم کابرایە دزیە پارەکەی دزیە چۆن ئێوە ئەچن نانی ئەم کابرایە ئەخۆن تێناگەم بەڕاستی کاتێک کە ئەم ڕاستیانە ئەڵێن ئیهانە پێکەن سوکاتیم پێکەن باشە کاتێ ئەڵێم کە بابە هەموو شارەکانی دنیا وەکو مەکە مەدینە فڵان فیسار ئەم داناخەی من چوزانم ئەمی سەردان سلێمانی هەموو ئەمانە عەرزی خودایە باشە ئەم زەویە هەموو زەویەک لە ئاسی دنیاە لەسەر ئەم گۆیە کە ئێمە تیاژین هەموو زەویەک پیرۆزە چونکە گەنم ئەیاتێ جۆد ئەیاتێ ئەنواع نیسک ئەیاتێ نۆک ئەیاتێ بەرهەم ئەیاتێ نەوت ئەیاتێ غاز و گاز و فڵان هەموو شتێک بەرهەمی سروشتە زۆربەی هەرە زۆری کە ئینسانەکانی پێژی لەبەرەوە ئەمە بۆ خۆی پیرۆزە بەڵام تۆ ئەم قسەیە بۆچی هێنی ئەڵێ مەکە لە کوردستان پیرۆزە تۆ هیچ ئیشی بەم فەوزایە هەیە زەحمەت نەبێ چ ئیشی بەم مۆزوعە هەیە ئەمە وەکو شەو باسم کرد چونکە من کێشەم خودی ئەم مۆزوعە نییە کێشەکە ئەوەیە کە هەم عەرەبەکان و هەم تورکەکان کورد لەبەر ئەوە دژی کوردن کە کوردن لەبەر ئەوە نییە کە ئیسلامی باشە بە معنایەکی تر بڵێم شەویش وتم شێخ سەعیدی پیران مسلمان بوو ئیسلام بوو ئیعدامیان کە لە سێدارانە تورکەکان نەهاتن بڵێن بابە قەینا ئەمە کوردە ئەمە پیاوچاکە ئەمە مسلمانە ئەمە ئەوەیە با ئیعدامینەکەن ئیعدامیان کرد ئەم عەبدولواحیدە یا ئەم نەتیف سەلەفیە هەر کاتێ تورک بێوێ هەلومەرجی بۆ بگونجێ یەکەم کەس ئەوان ئیعدامەکە
وەکو قازی مەحەممەد وەکو شەتانی پیرانی ئەوانەی ئەعدامەکە چونکە بۆ ئەو کردوونەکەی بۆ مۆزوعە باش نییە بەڵێ ئێستاش ئەڵێم من خۆم چەندی جاوتومەکە تووڕەبوون مۆزوعەکانە مەسەری کورد و ئالەم بابەتانە بەڵام شتەکان جیاوازی هەیە بۆیە ئەڵێم کە بەڵێ هیچ تورکێک نبینی بڵێ وەڵا فلانە شوێن پیرۆسترە لە وڵاتەکەی خۆم بەس کورد نۆکە سیفەتە کۆمۆنیستەکەی نۆکەری کرێکار و زەحمەت کێشی دنیا و ئەم قسە قۆڕانە ئیسلامیەکەی نۆکەرایەتی ئەردۆغان و تورک و عوسمانی و نازانم سعود و ئالەم بابەتانە یعنی ئەم میلەتەی ئێمە خۆی بە سوگەزانێ خاچی خۆی بە سوگەزانێ با بە موسڵمان بە با بە مەکە لا پیرۆز بێ با بە قیبلە لا پیرۆز بێت بەڵام وڵاتەکەی خۆشی لا پیرۆز بێت باشە ئەمەیە ئەسڵی مۆزوعەکانە لەسەر ئەم ڕاستی وتنانە هەمووی جوێن ئەدا هەمووی سوکایەتی ئەکا بەڕاستی ئەم ئیسلامیە داعشیانە جگەل لە جوێندان و سوکایەتیکردن یەکشیتر نازان بەڕاستی ئەمە شەرمەزاریە ئینسان ئەبێت تۆزێک وجدانی هەبێ من وان بیستووە لە ڕاستیە کە ئینسانی موسڵمان ئەبێ ئارام بێ ئەبێ سەنگین بێ ئەبێ لەسەرخۆ بێ ئەبێ گفتوگۆ بکە ئەبێ لە بەرامبەرەکەی تێبگا نابێ بەر جوێن با چۆشتی وابێ کاکە تۆ من دائنیشم باسی عەبدولواحید دەکەم تۆ بۆڵێ خەتی سوورە چی خەتی سوورە کاکە عەبدولواحید چی تا خەتی سوور بێ زەحمەت نەبێ کورە من جگەل لە خودا هیچ شتێک لەم دنیای لای من خەتی سوور نییە بۆ شارەزاییتان عەبدولواحید چییە ئەسڵەن ئەوە چییە کاکە ئەمیرێکی ئەردۆغان و میت و نازانم ئالەم بابەتانە ئەوانە چین کاکە ئەوانە میکرۆبن ئایدزن خەسەخانەی کردو بە پارەی ئەوان بە پارەی داگیرانی کوردستان بە پارەی میت بە پارەی سعود دائنیشێ على اساس ئەیکا بە مەسەلەی خێرخوازی وەکو نمونونەکەی یەکگرتووم هێناوە ساڵی 1993 اینجارە دەزیتان لیا بە خۆڕایی نەخۆش چارەسەرەکە بە خۆڕایی دەرمانتان بە خۆڕایی هەمووی پارەی ئەوانە بۆی ئەم خەڵکە بکا بە پیاوی خۆی وردە نیشتیمانی خۆی خۆش نەوێ زمانی خۆی خۆش نەوێ نەتەوەی خۆی خۆش نەوێ کاتەواو کابرا بە ئاشکرا جوێن بە منەتدارە یارە مەحمەد من عەرەبێکی موسڵمانم لە 100 کورد دازانم پێ باشترە باشە کاکە ئەمانە خەتەرن بۆ کۆمەڵگای ئێمە بەڕاستی عەزیزم ئەمە خەتەرن تەواو ئیتر هەتا ئێوارە ئەم ئیسلامیە داعشیانە جوێن بە ئارام ئەحمەد بدەن بە دایکم من بە خۆشکم بدەن بەچی بدەن من لەسەر قسەی خۆم سوورم تێگەی من چاک منە ئەناسم هەتا جوێنم پێ بدەن هەتا سوکایەتی بکەن زیاتر تون دەبم لەسەرتان بەڕاستی مەلا مەسەرێک هەیە والله ئەو مەلا مەسەرە خۆشەویستان دەمی لە تۆالێت پیسترە لە تەوالێت پیستە دەمی ئەو کابرایە شەو تا بەیانی ڕۆژ تا ئێوارە خەریکی جوێندان سوکایەتی بێحرمەتی کردە بەم عالەمە باشە من سەدەڕان لە بیرمی ئەمانە ئەیانوت پەیکەر حرامە تابلۆ حرامە کارەبا حرامە تەلەڤیزیۆن حرامە هەمووتان قسانتان بیستە لە ئیسلامیەکان ئەمانە حرامە ئێستا هەچی مامۆسای ئاینی هەیە هەچی ئەم داعشیانەی تر هەیە هەر هەموو ئەمانە خۆشەویستانی من هەر هەمویان یوتیوبیان هەیە فەیسبووکیان هەیە فڵانە فیساریان هەیە یەک قسە باسەکانی خۆیان تیاکەن ئەی بۆ تا دوێنتانەوە حرامە ئێستا بۆچی بوو بە حەڵاڵ لە پێناوی باشەوەندەکانی خۆتانە بۆچی لە سۆشیال میدیاوە بۆچی بەکاری هێنن خۆ ئێوە دروستان نەکردووە کافر دروستی کردووە بێدین فەیسبووکی دروست کردووە یوتیوب ئەوان دروستیان کردووە ئەی بۆیان بەکاری هێن ئیشەکەیان زەحمەت نەبێ خۆتان چیتان کردووە لە قسەی زیاتر هەر خەڵکی نەسیحەت بەخشینەوە بۆم عالەمە وانە ڕاستی بۆیە من لە قسەکانی خۆما ئاینی پیرۆزی ئیسلام جیا کردەوە بەڵام ئەمانە زۆڵن ئەیانەوێت کە ئەڵێم عەبدولواحید خراپە یان ئەمەیە ئارام ئەحمەد تۆ کفرەکەیت دایکەوە خوشکیوە تۆ چۆن قسەی واکەی کاکە ئەوە بێڕێزیە بە دین پێڕێزیە بە ئاینی ئیسلام پێڕێزیە بە نازانم بەخوا قسەی قۆڕ یعنی ڕێگیان شەریک بۆ خوا پێیاکەن بابە عەبدولواحید پیساییکەرێکە وەکو ئێوە لەتیفی سەلەفی فاسدێکی ژندزە وەکو ئێوە ئەمانە حەدیان چییە ئەمانە قسەکەن ئەسڵەن پێویستە ئەمانە دەمیان دابخرێ بۆی بە ناوی ئاینی ئیسلامەوە قسە نەکەن ئەمانە سیاسەت دەکەن کاکە ئەمانە خواپەرستی ناکەن ئەمانە چاکە لەبەر چاکە ناکەن خێرخوازی لەبەر خێرخوازی ناکەن بۆ ئەوەی ئەو خەڵکە بکەن بە پیاوی خۆیان وەکو ئەوەی پارتی وێکێتی بەدیوەکەی ترە کوردایەتیەکە نەکێتی پارتی پارە دێمە و پیاوی من بە ئەمانیش هەروەکەن بەڵام ئەمیان بە ناوی ئیسلامەوە ئەم بە ناوی کوردایەتیەوە ئەمە ئاسی مۆزوعەکانە لەبەرەوە من لەمانە بێدەنگ نابم لە ڕاستیان من تەناسل بۆ جوێن و سوکایەتی و شکاندن و ئەمانە ناکەم من وەک 100 جارم پێ ئێوە وتووە من وەکو ئەو پڵنەوەم هەتا بریندارم کەم تونترە بم لەسەر ڕەو بۆچوونەکانی خۆم من لەم دنیاە هیچم نییە دەستی بدەم نەماڵم هەیە نە ژیان و گوزەران نەفڵان ئەوانە هیچ شتێکم لەسەر ئەمانە نییە هەتاوەکو من لێ بترسم وە بڵێم تخوا بە لەبەر فڵانەشت ئەوە نەکەم لەبەرەوە
ڕێی خۆم چۆن بێ کۆنکرێتی هەر ئەوە ئەڵێم پاشەکشە ناکە ئارام ئەحمەد سانتیمەترێک یەک دێگەیت لە هەمووشان خۆمان بخۆم بە مسلمانتر دەزانم ئەحمەقێک گەڵێشی بە من ئارام ئەحمەد تۆ کەسێکی عەلمانیت و کافری ئەو وازانی هەرچی عەلمانی بێ کافرە یەچی تۆ نەخوێنەوەری کاکیژێ بابا عەلمانیەت دین نییە عەلمانیەت تەسەورێکە یان چەمچێکە بۆ سیستەمی بەڕێوەبردن لە کۆمەلگای بەشەریە باشە ئەکرێ لە کوردستانی باشوورە ئێمە سیستەمێکی عەلمانی دابڕێژی باشە کە کۆمەلگا بەڕێوە بێت حتا ئەکرێ دین لە دەوڵەت جیاواز بێت باشە بەڵام منی ئارام ئەحمەدی مسلمان نوێژەکەم ڕۆژوەکەم مسلمانم خواپەرستم هەموو شتێکم تەواو عەلمانیەتێکی خۆ عەلمانیەت دین نییە کاکە عەلمانیەت فکرەیەکە جیهان بینیەکە خۆ لە عاسمانەوە نەهاتۆ کاکیجان لەبەر دوشتی جیاوازە تۆ نابێ ئەمانە تێکەڵاوی یەکترکەیت باشە هەموو کەسێکی عەلمانی ئەتوانێ مسلمان بێ ئەتوانێ مەسیحی بێ ئەتوانێ فڵان و فیسار بێ ئەتوانێت دیندار بێ بەڕاستی خۆ کەسی عەلمانی بێ کاکە بێدین نییە چاوەڕاستەکەی بێ شتیوان نییە بەڵام ئێوە نایزانن ئێوە هەر لە خۆ بە پێخاوسی تای مۆسوعەکان نەکەون باش نییە کورە کاکە زەلام هەیە دائانیشی ئاگام لە یەک قسە بە فەرهاد پیرباڕ لە ئەی هاوان فەرهاد چ کتێب زیاتری هەیە کورد شێتیان کرد کاکیژین فەرهاد پیرباڕ یە دائانیشیە سەرواوێ لە مێشکیان نییە بەڵام بەچێ جوێن و میهانە بە فەرهاد پیرباڕ کاکیژین باشە ئەچێ سوکاتی بە شێزاد حەسەنەکە کاکە چوار پیاوی وا جوان لە کۆمەلگای ئێمە کەمە ئەچێ سوکاتی بە قوتای عەلیەکە ئەی هاوار ئیتر من بڵێم چی بەرە لێت ئەم خەڵکە دەبەنگە بەڕاستی باشە شێرکۆ بێکەس ئەی هاوار شێرکۆ لە 100 ساڵی داهاتووشە هیچ دایکێک ناتوانێ پیاوێکی عەبقەری وەکو شێرکۆ بێکەس بخاتەوە کەسی زەلامی وا هەیە سەرەوایە لەو مێشکیانێ سجێن بە شێرکۆ بێکەسەیە دەوەرە اینجا سەری خۆمە گەشە بۆ جاوی سیارەیە بۆی لێو سەفێ دەرەوە تو چی تۆ دە قسە بە عەز و عاسمانەڵێ تۆ چی کاکە تۆ چ دەعبایەکی خۆ مێژوو بە زەڕەزەڕی ئێوە ناتوانێ بڕوا بڕێگاوە کاکەژیان ناتوانێ پاشان لە کۆتا قسە ئەڵێم عەزیزە چ پارتی چیەکێتی چی ئیسلامی چ کافری چ جوولەکەی چ هەچیەکەی فێری قسەکردن بە فێری گفتوگۆ ببە من گفتوگۆ ئەەکەم بە گفتوگۆ جواب ببەرەوە ئەگەر من جوێنم پێی کاکە تۆی جوێنم پێ بە ئەگەر جوێنم خوا نەخواسە بە دایکت بە خوش بە کەسەکە تۆ جوێن پێ بەرەوە کاکە بەڵام من جوێن نادەم چونکە قسەکانم کاریگەری هەیە ئێوە جوێن بە من ئەدەن وەکو چۆن مەلا مەسەرەکان مەلا هەڵۆکان مەلا نازانم ئارامەکان مەلا نازانم عەبدولواحیدەکان لە یوتیوبە لە سۆشیال میدیاکانە لە هەموو شوێنەکەەوە قسەی خۆیانەکەن ڕێی خۆیان ئەڵێن منیش ڕێی خۆمەڵێم کاکە وەکو چۆن ئەوان ئازادن منیش ئازادم بۆچی ئەوان مافیان هەیە بەڵام من مافم نییە بۆچی ئەبێ ئەم داعشیانە ئەم ئیخوانیانە هەستن ئەم هەموو سوکاتێ بە عەز و عاسمان کەن قسە بە هەموو شتێ بڵێن مافیان هەبێ قسە بکەن مافیان هەبێ ڕەختەن لا ئێمە بگرن پەلاماری هەموو کەسێ بدەن بۆچی ئێمە مافمان نەبێ ئەی زەحمەت نەبێ بۆ هەموو شتێ بۆ ئێوە ڕەوایە بەڵام بۆ ئێمە ڕەوا نییە چۆن شتی وا بێ کاکەجی کەواتە وەختێ من قسەکەم جوێن مەدەن من بە جوێن هیچم لێ نایە من ئەوەندەم ئیهانە پێکراوە لەلایەن یەکێتی و پارتی و گۆڕانەوە ئەوەندە دڵ مشکێنراوە ئەوەندە سوکاتیم پێکراوە دڵنیاتانەکەم کە کۆڵ نادەم من لەسەر شتێک کۆڵ نادەم من پیا بابایشی قەیسیشمەم عەرز و ئاسمان قسەم بۆ بکە مەگەر ئەو ڕۆژەی کە ئەمرم و لوم جوو دەبێ واز بێن لەم دز و جەرد و خائینانە لە بنەماڵی بارزانیەوە هەتا هەموو سەرنجەکانی پارتی هەتا بنەماڵی خائینی جەلات تاڵەبانی هەتا پافێڵی سەرسەری هەتا قوبات و شانازی بلەی ئەحاڕەش هەتا ئەم هەموو دز و جەردەیە بڕواتانە بێ هەتا ئەم ئارام ئەحمەدە لەسەر ئەم گۆی زەویە خەریکی ژیان بێ بەرامبەر بە ئێوە هەر بەردەوام هەر ڕسواتانەکەم هەر ڕسواتانەکەم هەر شەرەفتان ئەشکێنم کە نیتانە بەڕاستی باشە هەرچی قسەی دنیا هەیە پێتان ئەڵێم بەڵام وەکو وتە من جوێن بە کەس نادەم ئەڵێم دز ئەوە دزە بۆی پێڵە ئەڵێم کافر ئەوە کافرە بۆی پێڵە ئەڵێم مرتەد ئەوە مرتەدە بۆی پێڵە بۆکو عەبدولواحید وەمانە عەبدولواحید مرتەدە کافرە بەڕاستی ئەو عەبدولواحیدە کەس نەڵێ موسڵمانە ئەوە ساختە چییە ئەوە ژێرەیە ئەوە عەمیدە ئەوە جاسوسی نێودەوڵەتیە بەڕاستی کەس پێی ناخۆش نەبێ ئەوە ڕاستیە لە تیڤی سەلەفی جاسوسە لە تیڤی سەلەفی کاکە جاسی نێودەوڵەتیە پێتان ناخۆش نەبێ ئەوانە ڕاستین باشە ئەو مامۆسایە ئای مسلمانەکە لە هەوڵەبجە قسەیەکە مامۆسا ئەحمەدی چی ناوە ئەوە مسلمانەکە کە یەک قسەیەکە تۆ ئەبینی لە تیڤی سەلەفی یەک قسە بڵێ بە پارتی یەکێتی و بە گەندەڵ و دزەکان ها مسلمانەکان هەر خەڵەتاوەکان ئەیبینن بە حیاتی قسەیە دژی گەندەڵی بکە قسەیە دژی مەسعود بازارێکی یا ئەڵێ وەلی ئەمرە ئەڵێ مەسعود پتان کوژێ پتان بڕێ هەرچێ بکە وەلی ئەمرە
باشە تۆ عەبدولواحیدی بینیوە پەلاماری بنەماڵی بازانی بدا قسەیە دژی گەندەڵی بکە دژی دزی قسە بکە دژی سەرانیەکێتی و پاڤەڵۆ قوبار قسەیە بکە اینجا ئەو گوێن فرۆشە ئیسلامیانش لێرەوە پیان ئەڵێم ئەگەر پیاون ئەو قسانەی کە بە من ئەڵێن بە پاڤڵی بڵندەی زام ئەوە پیاون ناوێت پێی بڵێن باشە پاڤڵ دەیان ملیۆن و سەدان دلاری ئەوەی چیەوەی ئەوە میلەتە شەو هەتابیانی خەریکی فەسادی بێئەخلاقیە خەریکی ئافەت بازیە هونەرمەند ئەزانم هەموو مانگێک 2000 دلاری ئەیەتێ هەفتەی یەک شەو لەگەڵ پاڤڵە ڕابێرێ باشە قوبا تاڵەبانی لەگەڵ کامژنی هونەرمەندا گۆرانی ئەڵێت و ئاوا خۆی بە بەجلی کوردیەوە ئەوەش ئەزانم بەجارێ قسە ناکەم کە مێردیشی هەیە ژنەکە بەڵام لەگەڵ قوبا تاڵەبانیە سەرقاڵی سێکس و ڕابواردنە فلیمی لێک ژیراوە باشە کاکی شیرم دەی ئێوە ئەتوانن دژی ئەمانە قسەی بکەن مەگەر چەند ساڵە من شەڕی هەموو ئەمانە ناکەم ئیسلامیەکان کێ لە دیفاعی لەو هەموو مەلا و لەو هەموو بان خوێن و لەوانە کرد کە ئیهانیان پێکرا ڕیشیان ئەسووتێنرا سوکاکیان پێکرا ئارام محمەد نەبوو هەموو ئاتەئیستەکان ژیان بە منەدا ئەیان و ئارام محمەد دیفاعشی لە ئیسلامیەکانەکە بەڵام بۆم دەرکەوە ئەم شەو ئێوە چ مادەیەکی پیس و چ میکرۆبێکن بەڕاستی ئەم شەو چاک کرۆکی خۆتان دەرخست بۆ ئارام محمەد باشە لەسەر کۆمەڵی حەقایق ئەو هەموو جوێنتان بە منە و ئەزای من بە جوێن تێگەشتێم جوێن پیاوی جەبان جوێن بە خەڵکەدا ئینسانی بێغیرەت جوێن بە خەڵکەدا ئینسانی ئازا ئینسانی بە شەهامەت ئینسانی قارەمان جوێن بە هیچ کەسێ نادا بەڕاستی ناوگەڵی بەکار نەهێنێ بۆ ئاوڕێی خەڵک بەڕاستی حتا ئینسانی مسلمانی شەرافەتمەند ناوگەڵی بەکار نەهێنێ بۆ دایک و خوشک و ژنی ئەم عالەمە ئێوە مسلمان نین ئێوە دەعبایەکی خراپن بەڕاستی بەڵام ئەوە تا من چەند ساڵە شەڕی ئەوەیشم کردووە باشە ئەو مەلایکە لە هەولێر گیرە ئەم مەلاکێتن کە تیرۆر کرا ئەو یەکگرتووی ئیسلامی من هەموو شەڕەکانم کرد بۆ ئارام محمەد تەنانەت یەکگرتوونەی شەهامەتی نەبوو قسە بکە سەلاحەدین بەهادین کە خەوەنی ملیۆن دۆلارە بە ناوی ئیسلامەوە و پۆشتە و پەرداخ و ڕانک و چۆخە لەبەرەکە ئەوت قڕقوش مەکەین بە قورجی ئەوەی کە مامۆستا فڵانیان کوشتووە ئەیکوا قڕقوش مەکەین نە ئەوە ئارام محمەد بوو لە قاوی ئەو دنیای تێگەیان بەڕاستی بەڵام ئێوە وەکو ئەوانەیە کە سەقڵۆبی ئەمەکن بە حەقیقەتە ئەوە ڕاستیەکەیت بەرحاڵ من پەیامەکانی خۆم گەیان و ئەم ڤیدیۆیش ئەگرێتە بەردەستی هەموو ئێوە گوێ لێ بگرن من لەسەر قسە و باسانی خۆم سوورم لە حەقیقەتە خۆم سوورم پێنجوێن کە قەزایەکە ناوچەی لەسەر سنوورە با بڵێن من لە پێنجوێنەدایک باشە پێنجوێنم لە هەموو شوێنەکانی ئەم دنیاە پێ مقەدەسترە و پێ پیرۆسترە تەواوی پایتەختەکانی ئەوروپا گەڕاوم ئەسکەندەناڤیا ئەوروپای شەرقی هەمووی گەڕاوم پێنجوێن لە هەموو شوێنەکانی ئەم دنیاە لە ئەم ئارام محمەد پیرۆسترە ڕاباش بیزان چونکە بۆ لەبەرەوەی گۆڕی نەنکەمی لێ ئێسقانەکانی نەنکەمی لێ ئێسقانەکانی باپیرم لە پێنجوێنایە بۆ شارەزاییتە کە ناوی حەڵەمی باش نییە لەبەر ئەوەیە بەڵێ پێنجوێنەکەی من لە هەموو شوێنە مقەدەسترە لە هەموو شوێنێک پیرۆستە لەم دنیاە بەڕاستی من حەقم ئەوە نییە کام دین چی ئەڵێ چی ناڵێ بەڵام لە ڕۆحی منە لە هەستی منە لە شعوری منە پێنجوێن لە هەموو ئەم گۆی زەمینە جوانترە و بە کەرامەترە و بە ویژدانترە و خەڵکی پێنجوێنم لە هەموو خەڵکانی ئەم دنیای خۆشترەوێت ڕێی خۆم کەمیش لە هەموو شتێکی پیرۆسترە پێنجوێن بەڕاستی لە هەموو دنیای جوانترە لە ڕۆحی منە جوانترە ئینا خۆ ئەزانم داناخ جوانترە بۆ نمونە فڕەسەر بەحەت جوانترە بەڵام پێنجوێن لە ڕۆحی منە لە هەموو دنیا جوانترە لە هەموو دنیاش پیرۆستە ئێوەش کەیفی خۆتان بەخواتان ئەسپێرێ خاڵە ئارام محمەد ڕێز و حرمەتم بۆ هەموو لایتانەیە عەزیزان و خۆشەویستان بەخێرچن